جوانترین و گەرم و گەشتین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی جومعە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی ناوچەی بۆڵی بانمێلی ئیلام لە ئاز داگیرکردنی زەویەکانیان، بەڕێوەچوونی دووهەمین جەلسەی دادگایکردنی کرێکارانی معدەنی ئاغدەڕێی تێکاب، گیان لەدەستدانی وەرزشوانێکی سەقزی لە وڵاتی تایلاند، دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە مەهاباد و بانا، کۆبوونەوەی کەمەندامان لە مەشهەد و یەزد، چالاکی خوێندکارانی زانکۆی هونەری تەران دژ بە ئایەدام و ئیدانەی سەپاندنی زیندان بەسەر مێهدی یەڕاحی لەلایەن ئەنجومەنی قەڵەمی ئەمریکا. درێژێ هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی ناوچەی بۆڵی بانمێلی ئیلام لە ئاز داگیرکردنی زەویەکانیان. ڕۆژی پێنجشەممە 21 بەفرانباری 1402 دانیشتوانی ناوچەی بۆڵی بانمێل لە پارێزگای ئیلام لە ئاز داگیرکردنی زەویەکانیان لەلایەن سوپای پاسدارانەوە ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتی سەرچاوە خۆجێیەکان، زەویەکانی ناوچەی بۆڵی بانمێلی ئیلام لە مێژە بەڵگەی یاسایی هەیە و خاوەنی ڕەسەنی ئەو زەمینانە خەڵکی ناوچەکەن، بەڵام دەوڵەت ڕێگە نادات ئاژەڵداران و کشاوەرزان مەڕووماڵاتیان لە مێرگەکانی ناوچەکە بەخێو بکەن. ڕۆژی پێنجشەممە خەڵکی ئەو ناوچەیە کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی، بەڵام هێزەکانی سوپای پاسداران بە چەکی قورس و کەرەستەی نیزامی هێرشیان کرد سەر ناڕازیان و تەقەیان بەسەریاندا کرد. بەوتەی هاوڵاتیان زۆربەی گوندەکانی ئەو ناوچەیە ئاو بەرق و گازی نییە، بەڵام هیچ کات بەرپرسانی ڕژیم ئاوڕیان بە کێشە و گرفتەکانی خەڵک نەداتەوە. ئێستاش کە دەیانەوێت مەڕووماڵاتیان لەسەر زەویەکانیان بلەوەڕێن، سوپای پاسداران ڕێگریان لێ دەکات. بەڕێوەچوونی دووهەمین جەلسەی دادگایکردنی کرێکارانی معدەنی ئاغدەڕێی تێکاب. 6 مانگ بەدوای تێکەڵچوونی نێوان کرێکارانی بێکارکراوی معدەنی ئاغدەڕە لەگەڵ هێزە ئینتیزامیەکان لە تیکاب، ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکان پەروەندەسازیان بۆ کرێکاران کردووە و ڕۆژی سێشەممە 19 بەفرانبەر دووهەمین جەلسەی دادگایکردنی کرێکاران لەسەر سکاڵای هێزە ئینتیزامیەکان بەڕێوەچوو. بە پێی زانیاریەکان ئەو دادگایە لەسەر تۆمارکردنی سکاڵای 3 کەس لە هێزە ئینتیزامیەکانی تیکاب سەبارەت بە لێدانیان لەلایەن 9 کرێکاری ناڕازیەوە بەڕێوەچووە. ڕۆژی 9 گەلاوێژی 1402 کرێکارانی لەسەر کاردەرکاوی معدەنی ئاغدەڕە و لاوانی بێکاری ناوچەکە بۆ چەندمین جار لە بەردەم دەفتەری شرکەتی بەرزی تراوەرتێن خۆپیشاندانیان کرد. پاش بەڵێنی درۆ و بێڕێزی بەڕێوەبەرانی شرکەت، هێزە ئینتیزامیەکان هێرشیان کرد سەر خەڵکی ناڕازی و دوو کرێکاریان بە تەقەی ڕاستەوخۆ بریندار کرد و چەند کەسیان دەست بەسەر کرد. گیان لەدەستدانی وەرزشوانێکی سەقزی لە وڵاتی تایلاند. ڕۆژی پێنجشەممە 21 بەفرانباری 1402 وەرزشوانێکی بواری موتای و خەڵکی سەقز بە ناوی فریار ئەمینیپور کە بۆ بەشداری لە کێبڕکێکی پاڵەوانیەتی ئەو وەرزشە بۆ تایلەند سەفەری کردبوو، بەهۆی ڕووداوی هاتۆچۆ گیانی لەدەستا. فریار ئەمینیپور لە بنەماڵەیەکی کرێکار و زەحمەتکێشی سەقز بە دنیا هات. عاشقی وەرزشی موتای و ناناوەری بنەماڵەکەی بوو. پێشتر لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆڵبەری ئەکرد و کاتێک فیدراسیۆنی وەرزشی موتایی کۆماری ئیسلامی هەزینەی سەفەرکردنی ئەو لاوەی بۆ بەشداری لە کێبڕگەی پاڵەوانی جیهان لە تایلەند پەرداخ نەکرد، لە ڕێگەی کرێکاریەوە بە زەحمەت پارەی کۆکردەوە بە هیوایەکی زۆرەوە بۆ تایلەند سەفەری کرد. بەداخەوە ڕۆژی پێنجشەممە لە ڕووداوێکی هاتۆچۆ لە شاری پۆکتەی تایلەند گیانی لەدەستا و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. لە سێدارەدانی سێ بەندکراو لە قەزوین و کرماشان و یەزد. ڕۆژی پێنجشەممە 21 بەفرانباری 1402 حکمی ئەعدامی سێ بەندکراو بە ناوەکانی نظام دێهمەردە، فلیت عابدی و مەیسەم حەبیبی لە زیندانەکانی یەزد، قەزوین و کرماشان جێبەجێکرا. بە پێی راپۆرتی هێرانە، نظام دێهمەردە تەمەن 48 ساڵ و خێزاندار پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر بە ئەعدام مەحکوم کرابوو. ڕۆژی سێشەممە ئەو بەندکراوە پاش دوایندیداری لەگەڵ بنەماڵەکەی ڕەوانەی بەندی تاکە کەسی کرا و ڕۆژی پێنجشەممە لە سێدارەدرا. لەلایەکی دیکەوە بەندکراوێکی خەڵکی گوندی
براسپی سەر بە ناوچەی سۆمای ورمێ بە ناوی فلیت عابدی تەمەن 55 ساڵ کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر بە ئێعدام محکوم کرابوو ڕۆژی پێنجشەممە لە زیندانی چوبێندەری قەزوین ئێعدام کرا. هەروەها بەندکراوێکی خەڵکی نوێچە سەر بە پارێزگای کرماشان بە ناوی مەیسەم حەبیبی تەمەن 37 ساڵ کە پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز بە ئێعدام محکوم کرابوو ڕۆژی پێنجشەممە لە زیندانی دێزڵاوای کرماشان لە سێدارەدرا. دەستبەسەرکردنی دوو هاوڵاتی لە مەهاباد و بانا ڕۆژانی دووشەممە و سێشەممە 18 و 19 بەفرانبەری 1402 دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی مەهاباد و بانا بە ناوەکانی ڕەحیم عەبدوڵاهی تەمەن 32 ساڵ و موحسێن عەزیزی تەمەن 25 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستبەسەر کران. بەپێی زانیاریەکان بەرەبەیانی ڕۆژی دووشەممە ئیدارەی دەسەڵاتی مەهاباد هێرشیان کردوتە سەر میوەفرۆشی ڕەحیم عەبدوڵاهی و ناوبراویان بە توندوتیژی و بەبێ بەڵگەی قەزایی دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار گوەستوەتەوە. شایانی باسە کە هەمان ڕۆژ دوو هاوڵاتی دیکەش بە ناوەکانی سیامەند مینا و کەریم سەنگەری لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەستبەسەر کرابوون. لەلایەکی دیکەوە 60 کەس لە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە شاری بانا ڕۆژی سێشەممە هێرشیان کردوتە سەر ماڵی موحسێن عەزیزی و ئەو هاوڵاتیان بە توندوتیژیەوە دەستبەسەر کردووە. برینداربوونی 18 کەس بەهۆی وەرگەڕانی مینیبوس لە جادەی تێکاب شاهیندێژ. کاتژمێر 9 بەیانی ڕۆژی پێنجشەممە 21 بەفرانبەر مینیبوسێکی نەفەر هەڵگر لە جیادەی نێوان تێکاب بۆ شاهیندێژ وەرگەڕاوە بەهۆیەوە 18 هاوڵاتی بریندار بوون. بە وتەی بەرپرسانی ڕێکخراوی فریاکەوتنی خەیرای تێکاب بەهۆی خراپی ڕێگەوبان و بارینی بەفر و باران مینیبوسێک لە جادەی نێوان تێکاب بۆ شاهیندێژ وەرگەڕاو و بەهۆیەوە 18 کەس بریندار بوون. 12 کەس لە بریندارەکان برینەکانیان سووک بوو و لە ئۆژانسی شاری تێکاب چارەسەری پزیشکیان وەرگرتووە، بەڵام باری تەندروستی 6 کەس ناجێگیر بوو بۆ نەخۆشخانەی ئەو شارە گوازراونەتەوە. کوژرانی ژنێک لەلایەن کوڕەکەیەوە لە میهران ڕۆژی سێشەممە 19 بەفرانبەری 1402 ژنێکی خەڵکی شارستانی میهرانی سەر بە پارێزگای ئیلام لەلایەن کوڕەکەیەوە بە شێوەیەکی درەندانە بە چاک کوژرا. بەپێی زانیاریەکان کوڕی ئەو قوربانیە کە هێشتا ناسناوەی ئاشکرا نەکراوە گیرۆدەی مادەی هۆشبەر بوو و بە شێوەیەکی وەحشیانە دایکی بە چاک کوشتووە. بەپێی ئاماری تۆمارکراو لە ناوەندەکانی مافی مرۆڤ لە سەرەتای ساڵی تازەی زاینیەوە تا بە ئەمڕۆ دوو ژن لەلایەن بنەماڵەکانیانەوە لە پارێزگای ئیلام کوژراون. کۆبوونەوەی کەمەندامان لە مەشهەد و یەزد ڕۆژی پێنجشەممە 21 بەفرانبەر کەمەندامانی شارەکانی مەشهەد و یەزد لە ئازدۆخی خراپی ژیان کۆبوونەوە. بەپێی ڕاپۆرتەکان کەمەندامان خوازیاری بەکردەوە دەرهاتنی مادەی 27 یاسای پشتیوانی لە کەمەندامان بردنە سەرەوەی ڕێژەی ئەو بڕەپارەیە وەکو یارمەتی لە بەهزیستی وەریدەگرن، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، زیادکردنی بودجەی کەمەندامان لە لایحەی بودجەی ساڵی 1403 و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. چالاکی خوێندکارانی زانکۆی هونەری تاران دژ بە ئێعدام. ڕۆژی پێنجشەممە 21 بەفرانبەر کۆمەڵێک لە خوێندکارانی کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی تاران دژ بە ئێعدامی بەندکراوانی سیاسی لەلایەن دەستگای قەزای ڕەژیمەوە چالاکیان ئەنجامدا. بەپێی ئەو وێنە و ڤیدیۆیانەی بەدەستمان گەشتووە خوێندکارانی ناڕازی با بڵاوکردنەوەی تراک لە نێو مەحوەتەی زانکۆ ناڕزایەتی خۆیان لە ئاز شەپۆلی ئێعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە نیشانداوە. خوێندکارانی چالاک هەروەها پەتی سێداریان لە نێو زانکۆدا ئاگردا و بۆ ڕێزگرتن لە یادی گیان بەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری مۆمیان داگیرساندووە. بانکرانی پارێزەرێک بۆ دادگای ئینقلابی ماهشەر لە ڕۆژانی ڕابردوودا پارێزەرێکی خەڵکی بەندەر ماهشەر بە ناوی ئیمان سولەیمانی لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بانگێش کراوە. ئیمان سولەیمانی پارێزەری بەندکراوانی سیاسی و بیرمەند بۆ و بە هۆکارێکی نادیار لەلایەن دادگای ئینقلابی ماهشەرەوە بانگێش کراوە. بەپێی زانیاریەکان لە قەیدووی لێپرسینەوەی دادسەرای گشتی و ئینقلابی ماهشەر ئیبلاغی بۆ ئەو پارێزەرە ناردووە و ئەبێ لە ڕۆژانی داهاتوودا خۆی بۆ ناوەندە قەزاییە بناسێنێت. سەپاندنی سیزای زیندان بەسەر 3 شارومەندی بەهایی لە بێجنوور.
شعلە شەهیدی هاوڕێ لەگەڵ دوو کوڕی بەناوەکانی فاران و شایان سەنایی سێ شارۆمەندی بەهایی دانیشتووی بۆجنور لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە زیندان جەریمەی ماڵی و بێبەش لە مافە کۆمەڵایەتیەکان مەحکوم کراون. بە پێی حکمی دادگا شایان سەنایی بە 2 ساڵ و 2 مانگ زیندان و پەرداختی 50 میلیۆن تمەن جەزای ماڵی مەحکوم و فاران سەنایی بە 2 ساڵ و 6 مانگ زیندانی تعزیری و شعلە شەهیدی بە پەرداختی 50 میلیۆن تمەن جەریمەی ماڵی سزادراون. ئیدانەی سەپاندنی زیندان بەسەر مهدی یەراحی لەلایەن ئەنجومەنی قەڵەمی ئەمریکا. ڕۆژی چوارشەممە 20 بەفرانبار ئەنجومەنی قەڵەمی ئەمریکا لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای زیندانی بەسەر مهدی یەراحی هۆنەرمەندی دژبەری کۆماری ئیسلامی بە توندی شەرمەزار کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە سەپاندنی سزای زیندان و شەلاق بەسەر مهدی یەراحی نیشانەی بەهێزبوونی هونەرە، چونکە حکوومەت گۆرانیەکانی ئەو هونەرمەندە وەکو هەڕەشەیەک بۆ سەرخۆی دەبینێت کە دەسەڵاتی پوچەڵی بە لەرزە دەردێنێت. ڕۆژی 6 خەرمانانی ئەمساڵ مهدی یەراحی لەسەر خوێندنی گۆرانی ڕووسەریتۆ لە ساڵوەگەری قەتڵی حکوومەتی ژینە ئەمینی بە تۆمەتی تێکدانی ئاسایشی نەتەوەی و تێکدانی بیر و ڕایگشتی دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 2 ساڵ و 8 مانگ زیندانی تعزیری و 74 زەربە شەلاق مەحکوم کرا. دوا هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە کیپتاونی ئافریقای ژنوبی. ڕۆژی پێنجشەممە 21 بەفرانباری 1402 هاوکار لەگەڵ بەڕێوەچوونی جەلسەی پێڕاگەیشتن بە سکاڵای ئافریقای جنوبی لەسەر ئیسرائیل بەهۆی کۆمەڵکوشکردنی فلیستینیەکان لە کەرتی غەزە، لایەنگرانی فلستین لە شاری کیپتاونی ئافریقای جنوبی خۆپیشاندانیان کرد. هاوکار لەگەڵ کۆبوونەوەی دادوەرەکانی دیوانی نێودەوڵەتی دادگستەری لە شاری لاهای هۆلند، کۆمەڵێک لە شارۆمەندانی ئافریقای جنوبی دژ بە جینۆسایدی گەری فلستین لەلایەن دەوڵەتی فاشیستی ئیسرائیل لە شاری کیپتاون کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی خەیرایی شار بوون. پارێزەرانی ئەو پەروەندەیە پێشتر سکاڵایان ڕادستی دادگای لاهە کردو و ڕۆژی پێنجشەممە جەلسەی پێڕاگەیشتن بە سکاڵای ئافریقای جنوبی لەسەر ئیسرائیل دەستی پێکرد. هاوکار لە دەرەوەی دادگای لایەنگرانی ئیسرائیل کۆبوونەوە نوێنەرانی ئەو وڵاتش بۆ بەرگری لە خۆیان لە کۆبوونەوەکەدا بەشداریان کرد. پارێزەرانی ئافریقای جنوبی لەو جەلسەیە بە باسکردنی کۆنوانسیۆنەکانی کۆمەڵکۆژی و ڕادەستکردنی پەروەندەیەکی 84 لاپەڕەیی لەسەر جنایەتەکانی ئەرتشی ئیسرائیل لە غەزە خوازیاری ڕاگررتنی خەیرایی شار بوون. هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بشین.